بەڵێ هەر لە عێراق لە کاتێکدا گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا جارێکی دیکە چوەتە قۆناغێکی نوێ هەرێمی کوردستانی عێراق و هەروەها بارگای حیزبەکانی ڕۆژهەڵات جارێکی دیکە بووەتە ئامانجی هێرشەکانی کۆماری ئیسلامی. ئەم هێرشانە بە چڕی حیزبە کوردیەکان بەتایبەت حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی ئەمڕۆ کردووەتە ئامانج. نیگەرانیش هەیە لەبارەی ئاسایشی کەمپەکانی پەنابەران و بارودۆخی خەڵکی مەدەنی و ئەگەری بەکارهێنانی چەکی قەدەغەکراو دژ بە خەڵکی مەدەنی و هەروەها ئەندامانی حیزبەکان بۆ نوێترین پێشاتەکان دەچینە لای پەیامنێر هونەر ئەحمەد لە هێرمی کوردستانەوە. هونەر لە سەرەتای دەستپێکردنی خولی نوێی شەڕەکەوە دەکرێت بۆمان باس بکەی ئێران تاوەکو ئێستا چەند جار هێرشی کردووەتە سەر هەرێمی کوردستان و بارگای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان؟ بەڵێ سەبارەت بە ئامارێکی دروست لەسەرەوەی کە لە دوای ئەوەی خولێکی دیکەی جەنگ دەستی پێ کردووەتەوە چەند هێرش کراوە هێشتا کە ئامارێکی فەرمی نەخراوەتە ڕوونە لەلایەن حیزبەکانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام ئەوەی کە هەیە کۆی گشتی هێشتا کە ئەو ئامارەیە کە لە سەرەتای جەنگی 40 ڕۆژەوە 39 بۆ 40 ڕۆژە تاوەکو ئێستا زیاتر لە 1000 هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان حیزبەکانی ڕۆژهەڵات و شوێنی نیشتەجێبوونی خەڵک و ئەو شوێنانەی کە کراوەتە ئامانج دیارن لە ماوەی ڕابردوودا. سەبارەت بەوەی کە ئەمڕۆ هێرشەکان تەنها یەک هێرش ئەنجام دراوە لە دۆڵی ئالانە لەوێ هێرشێکراوەتە سەر ناوچەیەکی نزیک لە شوێنی هێزەکانی دیموکرات. ڕەنگە ئەوانی کە چاودێری دۆخەکەگەن ئەڵێن پەیوەندی بەو پێشهاتەوە بوو بێت کە ئەمڕۆ لە عێراق ڕوویدا هێرشێکی بەرفراوان کرایە سەر حەشدی شەعبی. هەم ئێران و هەم گروپەکانی بەری مقاومە لە عێراق سەرقاڵی ئەم هێرشانە بوون بۆیە هەم لە ناوچەکە وڵاتانی دەوروبەر و هەم لە هەرێمی کوردستان هێرشێکی ئەوتۆ ئەنجام نەدراوە جگە لەو هێرشێکە بەرەبەیانی زوو کرایە سەر شوێنێکی نزیک لە هێزەکانی دیموکرات. هەڵبەتە ئەو هێرشانێکی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کراوە هێزەکانی هاوپەیمانان بە وردی هەوڵی پوچەڵکردنەوەی هەموویانیان داوە. چونکە بۆ لێرەدا مەترسیەکەیە ئەویش ئەوەیە کە هێشتا کە ئەگەرچی بە تەواوەتی پشتڕاست نەکراوەتەوە ئەویش ئەوەیە کە مەترسی هەیە ئەو درۆنانەی کە ئاراستە ئەکرێت فسفۆری سپی تێدا بەکارهێنرا بێت بۆیە پێشەوەی بگاتە شوێنی دیاریکراوی خۆی دەتەقێنرێتەوە و ڕێگە نادرێت ئامانجی خۆی بکەیت. بەڵێ باشە هونەر پێم وابێ ئەگەر بە هەڵە نەبم تۆ بە دوواداچوونی زۆرت کرد بۆ ئەو پرسەش کە گوایە چەکی قەدەخەکرا و دژی کۆمەڵێک لە حیزبەکانی ڕۆژهەڵات و ئەندامەکانی بەکار هاتبوو وەکو چەکی فسفۆری سپی. ئایا لێکۆڵینەوە کرا لەو بارەیەوە؟ بەڵێ هەم پاک هەم کۆمەڵی زەحمەت کێشان خۆیان بەنامەیان بڵاو کردەوە وتیان ئێمە گومانەکەین فەرمو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش یاخود لایەنی پەیوەندیدار ئەوانەی کە شارەزان لەو بوارەدا فەرمو بە پشکنین بکەن بۆ هەم شوێنەکە و هەم بریندارەکان. بەڵام ئەوەی کە هەیە یەکشەمەی ڕابردوو هێرشەکە ئەنجام درا بۆ سەرپاک لە ڕۆژی دووشەممە 5 موشک ئاراستەی هەمان شوێن کراوە و ناوچەی دەوروبەر کە گومانەکرێت فسفۆری سپیتیادا بەکارهێنرا بێت 5 موشک ئاراستەیەوە کراوە. ئەوە یعنی فەرماندەکانی پاکەڵێن ئەمە ڕەنگە ئەو هێرشە بۆ شوێن ونکردنی ئەو یاخود ئەو ناوچەیە بێت بۆ ئەوەی بەتەواوی نەتوانرێت پشکنی لەسەر ئەو ناوچێت بێت. بەدەر لەوەش ڕۆژانە لەو ناوچەیە هێرشەکرێتەوە بۆ ئەوەی هیچ تیمێک بە پارێزراوی نەتوانێت بچێتە ئەوێ لێکۆڵینەوە لەسەر ئەو شوێنە بکات زانن دڵنیا بن لەوەی فسفۆری سپی بەکارهێنراوەیاندا. بەڵێ هونەر ئەحمەد پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە سپاس هونەر بۆ زانیاریەکانت.